روجنا مفانين شهيد گلستان تارا و هیرو بهادین لگنده تپرش یه گریدای نافچه سید صادق جهکو لی شهید بون به پیخستنا 364 مومان هاتن ببیرانین دبیرانین ده سوزا اما تجاران ده جریا وان برندن تیکوشینا و بدومینن هات دای لگل ویناجی جن پرودکسیون همان دمه روزنامه‌وان و هفرین روزنامه‌وان شهید هور کاروان لجهه چالاکی آخفتنه کرن و گوتن ما چاوکو موم پیخستنه کروناهی و شوقی ددن ما شهیدین ما جیوکه روناهی نه و تمریا ما یا تیکوشین رونی دکنه ام ناطرسن و ام لورن وکه چراین عاصینه امی حتی نفس خویا داوی جبو تیکوشین وان شهیدان شر آزادی بدومینن به واجو اشتیه کن حال باکور کردستان و ترکیه دست بکریه او برهما خوینا وان شهیدانه روزنامه وان هوار محمد تقص کرکو او حتی داوی خودی لبیرانین و خباتین شهیدان درکوین چالکیا بیرانینه به برسکرنا درشمه شهید نامرن بداوی بو بە ئەمانجان بگرێ ئێمە ئەمڕۆ ئەو پەیامە بە داگیرکەرانی کوردستان دەدەین بە سیخوڕان دەدەین کە ڕێو ڕێبازی ئەوان ڕووناکە و ینی لە ڕاستیە تەنها هەڤالگوڵی و هەڤالهێرۆ نەبوون کە لە ناو ڕاگەیاندنی ئازادا بە ئامانجگیراون ینی لە غوربەت لێ ئەرسۆزەوە دەست پێ دەکات هەتاوەکو لە دوای ئەوانە چەند ڕۆژنامەنووسێکی دیکە کە دوایینیان شەید عەزیز کۆیلۆ ئۆغڵو بوو بە ئامانجگیران یعنی ئەو خەباتە دوور و درێژە و تێکۆشانە دوور و درێژە ئەگەر چی ڕۆژنامەنووسانی ئێمە شەید بکرێن ئەگەر چی دەستگیر بکرێن بەڵام ئەمە هیچ وەختێک هەرێک لە ئێمە بەڕاستی سار ناکاتەوە لەسەر ئەو ئامانجەی کە ئەوان بۆی تێکۆشان و لە پێناویە شەهید کرا.